ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درۆنبارانی مەڵبەندی چواری حزبی دیموکرات بێکارکردنی بەربڵاو لە پرۆژەی پەڵاوگەی گازی ئیلام، تاقینەوەی دوو بۆمبی دەستکرد لە تاران، بەردەوامی دەست بەسەرکردنی شارۆمەندان لە ئێران، پێنتاگۆن هەزاران سەرباز دەنێرێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. درۆنبارانی مەڵبەندی چواری حزبی دیموکرات، کۆماری ئیسلامی ئێران مەڵبەندی چواری حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە نزیک گوندی دێگەڵێ بە درۆن کردە ئامانج. هێرشی نوێی کۆماری ئیسلامی ئێران لە دوانیڕۆی ڕۆژی چوارشەمە 26 خاکەلێوە لە کاتێکدایە کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا ئەم کەمپە کە شوێنی ژیان و نیشتەجێبوونی بنەماڵە مەدەنیەکانی حیزبە پتر لە چوارجار هێرش کرابووە سەری و هەروەها ئەو پەلامارە لە کاتێکدایە کە ڕۆژی سێشەمە 25 خاکەلێوە کەمپی ئازادی حیزبی دیموکرات لە نزیک کۆیا، کەمپی سورداشیش لە نزیک سلێمانی و هەروەها چەند ناوچەیەکی دیکەش لە خەلیفان و ڕەواندز لە باشووری کوردستان هێرشیان کرابووە سەر و شایانی باسە شەپۆلی نوێی هێرشەکانی کۆماری ئیسلامی بووە هۆی گیان بەخەتکردنی غەزەل مەولایی، پێشمەرگەی کۆمەڵی زەحمەتکێشان و برینداربووری دوو پێشمەرگەی دیکەش لەو حیزبەدا. بێکارکردنی بەربڵاو لە پرۆژەی پاڵاوگەی گازی ئیلام. لە پرۆژەی فازی دووەمی پاڵاوگەی گازی ئیلام زیاتر لە 150 کرێکاری خۆجێی لە ماوەی چەند مانگدا بەهۆی تەواوبوونی گرێبەستەکانیان بێکار بوون. کرێکەرانی پەیمانکاری پرۆژەی فازی دووەمی پاڵاوگەی گازی ئیلام لە ناوچەی چوار ڕایانگەاندووە کە لە سەرەتای مانگی ڕازبەری ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا نزیکەی 150 کەس لە هاوکارە خۆجێیەکانیان بێکار کراون. بەوتە یەکێک لە کرێکەران 58 کەس لە مانگی ڕازبەر، 52 کەس لە کۆتایی ساڵ و 42 کەس لە سەرەتای ساڵی نوێ کارەکانیان لەدەست داوە. هەروەها هەندێک لە کرێکاران بێکار کراون هێشتا موچەی مانگی ڕابردووشیان وەرنەگرتووە و دۆخی بیمەی بێکارانیش نادیارە. تەقینەوەی دوو بۆمبی دەستکرد لە تاران. بەیانی چوارشەمە 26 خاکەلێوە دوو بۆمبی دەستکرد لە نزیک خاڵێکی پشکنینی بەسیج لە شەقامی خومێنی لە تاران تەقیەوە کە لە ئەنجامیشدا 3 کەس بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان دوو بۆمبی دەستکرد کە لە ڕێگای دوورەوە کۆنتڕۆڵ کرابوون لە شەقامی خومێنی لە تاران تەقیەوە. بە پێیزانیاریەکان ئەم تەقینەوانە لە نزیک خاڵێکی پشکنینی بەسیج ڕوویداوە و بۆ هۆیەوە 3 کەس بە شێوەیەکی سەرەتایی بریندار بوون، لەوانە بەسیژێک و دوو هاوڵاتی. هەروەها زیان بە چەند ئۆتۆمبیلێک گەیشتووە و شیشەی چەند ماڵێکیش لەوانە شکاوە. تاوەکو ئێستا هیچ لایەنێک بەرپرسیاری ئەم هێرشەی نەگرتووەتە ئەسووە. بەردەوامی دەست بەسەرکردنی شارۆمەندان لە ئێران. لە چەند پارێزگای جیاواز لە ئێران لانی کەم 45 هاوڵاتی تر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. ڕۆژی چوارشەمە 26 خاکەلێوە لانی کەم 45 هاوڵاتی لە پارێزگاکانی خۆزستان، گیلان، ئیسفەهان، هۆرمەزگان، هەمەدان، کرمان و کرماشان لەلایەن هێزەکانی زانیاریەوە دەست بەسەر کراون. وەزارەتی ئیسلاحات ڕایگەیاندووە کە 11 کەس لە ئیسفەهان بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل دەست بەسەر کراون. هەروەها 4 کەس لە خوزستان و کرماشان بە تۆمەتی کردداری تێکدەرانە دەست بەسەر کراون. بە پێم ڕاگەیاندنەش 30 کەسی تر لە 4 پارێزگای دیکە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپێکی تیرۆریستی دەست بەسەر کراون و گوتراوە دەست بەسەر چەند بۆمبێک و چەکیش داگیراوە. 47مین ڕۆژی بڕینی ئینتەرنێت لە ئێران. دامەزراوەی نێتبلاکس ڕایگەیاند کە بڕینی ئینتەرنێت لە ئێران گەیشتە 47 ڕۆژ و خەڵک تەنها دەستیان بە ئینتەرنێتی کۆنتڕۆڵکراو ڕادەگات. دامەزراوەی چاودێری ئینتەرنێت نێتبلاکس ڕایگەیاندووە کە بڕینی ئینتەرنێت لە ئێران بووەتە 47 ڕۆژ و زیاتر لە 1104 کاتژمێر بەردەوام بووە. بە پێم راپۆرتە خەڵکی ئێران تەنها دەستیان بە ئینتەرنێتی ناوخۆیی کۆنتڕۆڵکراو ڕادەگات و بۆ پەیوەندی لەگەڵ دەرەوە مەترسیان لەسرە. هەروەها تەنها هەندێک کەس لە نزیکی حکومەت یان میدیا تایبەتەکان مافی بەکارهێنان ئینتەرنێتی ئازادیان هەیە
بەکارهێنانی VPNیش زۆرجار خێرایەکی کەم و هەزینەیەکی زۆری هەیە. پێنتاگۆن هەزاران سەرباز دەنێرێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژنامەی واشنتۆن پۆست ڕایگەیاند کە ئەمریکا هەزاران سەربازی نوێ ڕەوانەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. بەپێی راپۆرتی واشنتۆن پۆست، پێنتاگۆن بڕیاری داوە کە لە ڕۆژانی داهاتوودا هەزاران سەرباز ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. ئەم هێزانە پێکدێن لە نزیکەی 6,000 سەربازی USS جۆرج H.W. بۆش و 4,200 سەربازی تر لە گروپی USS باکسر. شایانی باسە ئەم ناردنی ئەم هێزانەش لە کاتێکدایە کە ئاڵۆزی نێوان ئەمریکا و ئێران هێشتا بەردەوامە و مەترسی توندبوونەوەی شەڕیش لە ئارادایە. بەردەوامی هێرشەکانی نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل. لە هێرشە نوێەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان چەندین کەس کوژاون و حیزبوڵڵاش هێرشەکانی خۆی بۆ سەر باکووری ئیسرائیل درێژە پێداوە. ئەوەڵنێری لوبنان ڕایگەیاند کە لە هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری وڵات چەندین کەس کوژراون. سوپای ئیسرائیلیش ڕایگەیاندووە کە عەمەلیاتی ئەنجامداری زەمینی بۆ سەر پاراستنی دانیشتوانی باکووری وڵات بەردەوامەوە ئەمان گیان هێزەکانی حیزبوڵڵایە. لە هەمان کاتدا حیزبوڵڵا بەرپرسیارەتی چەند هێرشێکی موشەکی بۆ ناوچەکانی باکووری ئیسرائیل لە ئەستۆگرتووە کە بە وتەی سوپای ئیسرائیلیش نزیکەی 30 موشک ئاراستەکراون کە لاکەمدا کەسێک بریندار بووە. تەقەی خوێنەوی لە قوتابخانەیەک لە تورکیا دوایین هەواڵ لە شاری قەهرەمان مەرعەش لە تورکیا. قوتابیەک بە چەک هێرشی کردە سەر قوتابخانەیەک و 4 کەس کوژران. ڕۆژی چوارشەمە 26 خاکەلێوە لە شاری قەهرەمان مەرعەش لە تورکیا. قوتابێکی پۆلی هەشتم بە چەک چووە ناو قوتابخانەی ئایسر چالیک و دەستی بە تەقە کرد. بە پێی راپۆرتەکانیش لە ئەنجامی ئەم هێرشەدا 4 کەس لەوانە 3 قوتابی و 1 مامۆستا کوژاون و لانی کەم 20 کەسیش بریندار بوون. وتراوە هێرشکەرەکە چەکەکەی لە ناو جانتایەک داهێناوەتە ناو قوتابخانەوە بە شێوەیەکی هەڕەمەکیش تەقەی کردووە. دوای ڕووداوەکەش خۆشی گیانی لەدەستداوە کە دەگوترێت گیان لە دەستدانەکەی بۆنەی خۆکوژیەوە بووە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکران. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.